دوای ئەوەی لە ساڵانی ڕابردوودا بە کاریگەری ڕێکارە خۆپارێزیەکان جموجۆڵی ئەدەبی و هونەری بە شێوەیەکی بەرچاو پاشەکشەی بەخۆیەوە دی و دەستگرتنەوەی لایەنە پەیوەندیدارەکانیش لە سەرەتای قەیرانەکەدا کاریگەری نەرێنی لەسەر کایەکە هەبوو، چالاکی دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە بە شێوەیەکی بەرچاو کەم بوونەوە. ساڵی 2022 هاوکات لەگەڵ سوکبوونی ئەو ڕێکارانەدا جموجۆڵی هونەری و ئەدەبی لە کوردستان برەوی زیاتری بەخۆیەوە بینی کە ئەوەش لە ئیڤێنتە کولتوریەکاندا بەگشتی و گەشەکردنی بواری چاپ و بڵاوکردنەوە و سازدانی فستیڤالە هونەری و ئەدەبیەکان و کردنەوەی پێشانگای شێوەکاری و ڕێخستنی کۆڕ و کۆنفرانس و سیمینارەکان بەرجەستە بوون. بە فستیڤالی گەلاوێش دەست پێ دەکەین کە دیارترین ڕووداوی ئەدەبی هەرێمی کوردستانە. بە دروشمی 25 ساڵە بەهرە و ئازادی ئاوێزانی گەلاوێژن، بنکەی ڕووناکبیری گەلاوێژ یوبیلی زیوینی فستیڤالی نێودەوڵەتی گەلاوێژی ڕێخست. کارەکانی یوبیلی زیوینی فستیڤالی نێودەوڵەتی گەلاوێژ لە 25/5/2022 دەستی پێکرد تا ڕۆژی 28/5 بەردەوام بوو. پێشانگای شێوەکاری تایبەت بە فستیڤال بە بەشداری 150 هونەرمەندی شێوەکاری لە سەرتاسەری عێراق بەڕێوەچوو. هاوکات پێشانگای کتێب بە بەشداری ژمارەیەکی زۆر دەستگای چاپی کوردی و عەرەبی و ئینگلیزی و فارسی کرایەوە. خەڵاتی یوبیلی زیوینی فستیڤال لە پایشکۆی بەهرە و بەخشش و ماندووبوونیان لە بوارەکانی فەرهەنگی و کولتوری با گوڵبژێرێک لە هونەرمەند و نووسەر و ڕووناکبیران بەخشرا، لەوانە شەهرامی نازڕی، ئەنوەر قەرەداخی، ئەحمەد سالار، ئەرخەوان ڕەسوول، فوئاد مەجید میسری و مەسهەری خالقی. زیاتر لە 300 بابەتی ئەدەبی لە ناوچە جیاوازەکانی کوردستانەوە و هەروەها لە وڵاتانی ئەڵمانیا و سوید و هۆڵندا و رووسیا و تورکیاشەوە ڕەوانەی فستیڤالەکە کرابوون. لە کۆتایی فستیڤالەکەدا خەڵاتی یەکەمی شەعر بە مارف کەریم بەخشرا بۆ هۆنراوەی دوامین گۆرانیت. خەڵاتی یەکەمی چیرۆک بە خاترە محەممەدی بەخشرا بۆ چیرۆکی چاوەڕێم کەسێک تەلەفۆنم بۆ بکات. خەڵاتی یەکەمی باشترین لێکۆڵینەوە بەخشرا بە ئاریان سەلیم خدر بۆ لێکۆڵینەوە بە ناونیشانی شوناس و خەباتی نەتەوەی کورد لە باکووری کوردستان فیلمی زەڕ وەک نمونە. چوارەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بە بەشداری نزیکەی 200 ناوەندی چاپ و بڵاوکردنەوە لە 20 وڵاتی جیهانەوە بە زیاتر لە 50,000 ناونیشان بە زمانەکانی کوردی، عەرەبی، ئینگلیزی، فارسی، تورکی، فەڕەنسی، کۆری، چینی بەڕێوەچوو. لە پێشانگاکەدا زۆرترین فرۆش بۆ کتێبی ئینگلیزی و مێژووی و ڕۆمان و ئاینی و مناڵان بوو. بەگشتی ڕێژەی فرۆشی کتێب جێی ڕەزامەندی بەشداربوانی چوارەمین خولی ئەم پێشانگایە بوو. پێشانگاکە ماوەی 10 ڕۆژ بەردەوام بوو. لە ساڵی 2022دا پرۆژەی ئارت فرۆش بەردەوام بوو لەسەر چالاکیەکانی. باکردنەوەی پێشانگای تایبەتی بۆ هونەرمەندان بەیانجاف بە ناونیشانی بۆچی جەنگ، دڵشاد کوێستانی بۆنی خاک، گۆران محەممەد ڕشتەی برین، ناس عەلی ئەوڵا شاماران لە باخی سێواندا. لە ناو پلاتفۆرمی ئارت فرۆشدا 65 هونەرمەندی کورد لە ناو دەرەوەی کوردستان بەشدارن
کاری هونەری لە ناو 347 وێبسایتەکەیدا لە تابلۆ و پەیکەر و سیرامیک و دیجیتال ئارت. لە ساڵی 2022دا 113 کاری هونەری لە ناو پلاتفۆرمی ئارت فرۆشدا فرۆشراوە. ئەچینە شاری هەولێر بە بەشداری ژمارەیەکی زۆر لە هونەرمەندان و هونەردۆستان حوتەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی شانۆ لە شاری هەولێر بەڕێوەچوو. حوتەمین فیستیڤاڵی نێودەوڵەتی شانۆ لە هەولێر بە سەرپەرشتی بەشی شانۆی هەولێری سەر بە بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری هونەر لە 12/11/2022 دەستی بەکارەکانی کردو تاوەکو 18/11/2022 بەردەوام بوو. لە کۆتایی فیستیڤاڵەکەدا دوای هەڵسەنگاندنی بەرهەمە بەشداربووەکان لەلایەن لیژنەی دادوەرانەوە خەڵاتی باشترین ئەکتەر، دەرهێنەر، نووسەری دەق و باشترین نمایش بەخشرا. لە شاری کەرکووک چالاکیەکانی سێمین فیستیڤاڵی شانۆیی بەڕێوەچوو. شانۆیی لە ناو هۆڵ و لە سەرجادە و شەقامەکانی شاری کەرکووک 20 شانۆیی بەشداریان کردبوو. فیستیڤاڵەکە تایبەت بوو بە بەرهەمی تیپە شانۆیەکانی باشووری کوردستان. فیستیڤاڵەکە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ساز کرابوو. ئەچینە بەغداد. سێهەمین خولی فیستیڤاڵی نێودەوڵەتی شانۆ لە شاری بەغداد بە ئامادەبوونی ژمارەیەک لە شانۆکارانی کورد بەڕێوەچوو. شانۆکاری کورد خات و میدیاڕە و بێگەر خەڵاتی ڕێزلێنانی فیستیڤاڵەکەی پێبەخشرا. فیستیڤاڵی کورتەفیلمی ئاشتی و پێکەوە ژیان یەکێک بوو لە چالاکیەکانی پرۆژەی بنیاتنانی توانا و بەهێزکردنی تۆڕبەندی میدیاکارانی گەنج لە بواری بنیاتنانی ئاشتی و پێکەوە ژیان کە لەلایەن ڕێکخراوی CDO و سەنتەری میترۆ و CDFJ-ەوە بە هاوبەشی لەگەڵ بەرنامەی پەرەپێدانی نەتەوە یەکگرتووەکان و لە سەربودجەی حکوومەتی ئەڵمانیا بە ئەنجام گەیەنرا. فیستیڤاڵەکە لە تەلاری هونەری شاری سلێمانی بەڕێوەچوو. چالاکیەکانی ناوەندی حەودڕەنگە لە ساڵی 2022دا درێژەی هەبوو. چالاکیەکان بریتی بوون لە کردنەوەی پێشانگای هاوبەشی ڕەنگی ئاوی لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە، پێشانگای تێبەتی شێوەکاری کۆچکردو و ئاری بابان، پێشانگای شێوەکاری کامەران کارگەچی، پێشانگایەکی تایبەت بە ڕێزلێنان لە شاعیری کۆچکردو محەممەد عومەر عوسمان، پێشانگایەکی ڕێزلێنان بۆ شێوەکاری کۆچکردو غازی محەممەد، پێشانگایەکی تایبەت بۆ شێوەکاری کۆچکردو بێستون عەبدولقادر، سێهەمین دیداری نێودەوڵەتی کارتۆنی کوردی تایبەت بە پۆرترێت بۆ شاعیری مەزنی کورد شێرکۆ بێکەس، دووەمین فیستیڤاڵی فۆتۆگرافی کوردستان، پێشانگای پەیکەرسازانی کورد کە تیایدا پەیکەرسازانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان بەشداریان تیادا کرد کە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام بوو. چوارەمین سەمپۆزیۆمی سلێمانی بە بەشداری شێوەکارانی 10 وڵات. سەمپۆزیۆمی سلێمانی یەکێکە لەو پرۆژانەی کە ساڵانە ناوەندی حەوڕەنگە سازی دەکا و تیایدا شێوەکاران لە چەندین وڵاتەوە بۆ ماوەی 4 ڕۆژ وێنە دەکێشن و دواتر بەرهەمی ئەو چەند ڕۆژە دەکرێتە پێشانگایەک.
لەو چوارچێوەیەشدا 34 وێنەکێش و پەیکەرساس لە 10 وڵاتەوە بەشداریان لەو سەمپۆزیەمەدا کردبوو بە بڕی 18,000 دۆلار تابلۆ فڕۆشراوە. ئەچینە ڕۆژئاوای کوردستان بە دروشمی کتێب سامانێکی جیهانیە و بە سەرپەرشتی دەستەی ڕۆشنبیری کانتۆنی جزیرە و دەستەی ڕۆشنبیری خۆسەری باکوور و خۆرهەڵاتی سووریا لە قامیشلۆ شەشەمین پێشانگای کتێب کرایەوە. خانەی چاپ و بڵاوکردنەوە لە ڕۆژئاوا و دەرەوەی ڕۆژئاوا بەشداربوون کە تێگرا بە 13,000 ناونیشان بە زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزی و تورکی بەشداریان تیادا کردبوو. ڕێکخراوی ماری بۆ گەشەپێدان فستیڤالێکی هونەری لە شاری قامیشلۆ ڕێکخست. لە فستیڤالەکەدا سەما و هەڵپەڕکێ و پێشانگای شێوەکاری و چەندین چالاکی تری هونەری بەڕێوەچوو. بە سەرپەرشتی وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی هاندانی خوێندنەوەی کتێب کە پرۆژەیەکی درێژخایەنی وەزارەتی ڕۆشنبیریە لە کتێبخانەی گشتی دەربەندی خان سازکرا. لە یەکەم چالاکی ڕۆشنبیری و هونەریدا لە دوای ئازادکردنەوەی شەنگال لە ژێر دەستی تیرۆریستانی داعش فستیڤاڵی ڕۆشنبیری و هونەری شەنگال بەڕێوەچوو. فستیڤاڵەکە پێشانگای کتێب و شێوەکاری لەخۆ گرتبوو. تیایدا دەیان نووسەر و هونەرمەند بەشداریان کردو چەندین چالاکی شێعری و میوزیک و گۆرانی پێشکەشکران. لە بەردەوامی هەوڵەکانی دەستگای میدیای کورسات بۆ برەودان بە درامای کوردی، درامای باران بە هاوکاری کۆمپانیای گڵۆب بەرهەمهێنرا. باران درامایەکی کۆمەڵایەتیە ژیانی ئێستا و ڕابردوو پێکەوە گرێ دەداتەوە. درامای باران لە داهاتوێکی نزیکدا لە سەرشاشەی کەناڵی کورسات پەخش دەکرێت. نوێمین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دووهۆک بە بەشداری 98 فیلم لە چەندین وڵاتی جیهانەوە بەڕێوەچوو. فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دووهۆک بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوام بوو. چەندین پانێڵ دەربارەی کاری سینەمایی بەڕێوەچوو. پەیامی سەرەکی فستیڤاڵەکە سەبارەت بە کۆچبەری بوو. لەو سۆنگەیەوە بەشێک لە فیلمەکانی ئەم خولەی فستیڤاڵەکە لە ناو کەمپی دۆمیز بۆ پەنابەرانی ڕۆژئاوای کوردستان نمایشکران. ئەم ساڵ تێگرا 570 فیلم
ڕەوانەی فیستیڤالەکە کرابوون لەوانە 98 فیلمیان چوونە ناو شۆڕلیستی فیستیڤالەکەوە. 51 فیلمیان کوردی و 47 فیلمیان بیانی بوو. لە کۆی فیلمە هەڵبژێراوەکانیش 55 فیلمیان چوونە بەشی کێبڕکێوە کە 7 فیلمیان کوردی و 28 فیلمیشیان بیانی بوو. لە 4 کەتیگۆریدا کە بریتی بوون لە کەتیگۆریەکانی فیلمی کوردی درێژ، فیلمی بیانی درێژ، فیلمی دیکۆمنتاری و کورتە فیلم. ئەگەر بۆ شاری سلێمانی بە سپۆنسەری دەستگای میدیای کورتسات فیستیڤاڵی گشتی ساڵانەی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بەڕێوەچوو. فیستیڤالەکە چەند چالاکیەکی هونەری لەخۆ گرتبوو کە لەلایەن مامۆستایان و خوێندکارانی هەریەک لا بەشەکانی شێوەکاری، شانۆ و میوزیک پێشکەشکران. ئامانج لە فیستیڤالەکە دەرخستنی تواناکانی خوێندکارانی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بوو.